لە ئۆلۆمپیاددا چەندین جۆری وەرزشی جۆرا و جۆر دەکرێت و چەندین مەدالیاش دەبەخشرێت. لە ئینفۆگرافیکێکدا کۆمەڵێک زانیاریتانەینێ لەسەر جۆری چەند وەرزشێک و هەروەها ئەو مەدالیانەی کە لە ئۆلۆمپیادی پاریس بەو وەرزشانە دەبەخشرێن. تەواوی وەرزشەکانی ئۆلۆمپیاد و ژمارەی مێدالیەکانی یەکەم جار لە پێشبڕکێی ناو ئاوە دەست پێ دەکەین. ئەم ڕکابەریە پێکاتۆ لە پێشبڕکەی مەلەی ناو مەلەوانگە و ئاوی کراوە و سەمای ناو ئاو و تۆپی ناو ئاو و خۆ هەڵدانی ناو ئاو کە ژمارەی مێدالیەکانی 49 مێدالیای ئاڵتونەوەتە 49 مێدالیای ئاڵتون لە پێشبڕکێی ناو ئاو لە جێوەرە جیاوازەکانە دەدرێت. پێشبڕکەیەکی دیکە تیرروکەوانە. تیرروکەوان ئەم پێشبڕکێ لە 5 ڕکابەری جیاواز پێک هاتۆ و ژمارەی مێدالیەکانیشی 5 مێدالیای ئاڵتونیە. گۆڕەپان و مەیدان بووکی یاریەکان بەناوبانگترین ڕکابەریەکە بە بووکی ئۆلۆمپیادیش ناسراوە و ڕکابەری کوڕان و کچان و تێکەڵاویش بەخۆوە دەبینێت لە 48 پێشبڕکەی جیاواز پێک هاتووە و 48 مێدالیای ئاڵتونی تێدا دەبەشەکرێت. بادمنتۆن یاخود تۆپی پەڕ ئەم ڕکابەریە لە 5 پێشبڕکەی کوڕان و کچان و تێکەڵاو پێک هاتووە و 5 مەدالیای ئاڵتونیشی لەسەرە. بێجگە لە مەدالیەکانی دیکەش ڕکابەریەکانی باسکە 4 پێشبڕکەیە کە باسکەی کوڕان و کچان و باسکەی 3 بەرامبەر 3 لە خۆ دەگرێت و 4 مەدالیای ئاڵتونیشی لەسەرە. وەرزشێکی دیکە برێکین دانسە. ئەم برێکین دانسە تازە هاتۆتە ناو ئۆلۆمپیادەوە. پێشبڕکێ نوێیە لە ئۆلۆمپیادا و لە ئاستی کوڕان و کچان دەکرێت و 2 مەدالیای ئاڵتونیشی لەسەرە. کانۆی ئەم پێشبڕکێیە بەلەمە خۆی لە چەندین پێشبڕکەی جۆرا و جۆر دەبینێتەوە و 16 مەدالیای ئاڵتونی لەسەرە. بێگومان کە دەڵێن ئاڵتون مێدالیەکانی لە یەکەمیە دووەم و سێمیش مەدالیای دیکە هەیە. پاسکل سواری دوای زیادبوونی ڕکابەری BMX ڕکابەری پاسکل سواری فراوان بووە کە لە ئۆلۆمپیاد 22 مێدالیای ئاڵتونی لەسەرە. ئەسب سواری ئەم ڕکابەرێش چەند پێشبڕکەیەک لە خۆ دەگرێت و پێکاتۆ لە 6 پێشبڕکەی جیاواز و 6 مێدالیای ئاڵتونی لەسەر دەبرێتەوە. شمشێربازی ئەم ڕکابەرێ لە چەند پێشبڕکەیەکی جیاواز پێک هاتووە کە ژمارەیان 12 و بێگومان 12 مێدالیای ئاڵتونیشی لەسەرە. هۆکی سەریاریگای تارتان لە دوو ڕکابەری ئاستی هەڵبژاردەی کوڕان و کچان پێگاتۆ و 2 مێدالیای ئاڵتونیشی لەسەرە. بێگومان هۆکی سەرسەوڵی ژێ ئەو لە ئۆلۆمپیادی زستانە ئەکرێ. تۆپی پێ لەسەر ئاستی هەڵبژاردەی کوڕان و کچان دەکرێت و تەنها 2 مێدالیای ئاڵتونی لەسەرەوەتە تیپی براوی کوڕان مەدالیەک، تیپی براوی کچان مەدالیەکی ئاڵتون دەباتەوە. گۆڵف ئەم ڕکابەرێش لەسەر ئاستی تاکی کوڕان و کچان دەکرێت و 2 مێدالیای ئاڵتونی لەسەرە هاوشێوەی تۆپی پێ. جیمناستیک ئەم ڕکابەرێت چەندین پێشبڕکەی جۆرا و جۆر لە خۆ دەگرێت لەسەر ئاستی تاک و تیپ و ژمارەی مێدالیەکانیشی 8 مێدالیای ئاڵتونیە. واتە وڵاتێک بە جیمناستیک دەتوانێت یەک مەدالیا بێنێ هەڵبژاردێکی تۆپی پێشتەنها یەک مەدالیە. تۆپی دەست ڕکابەرەکانی تۆپی دەست لەسەر ئاستی تیپی کوڕان و کچان دەکرێت و 2 مێدالیای ئاڵتونی لەسەرە. ئەویش هاوشێوەی تۆپی پێ. جۆدۆ ڕکابەرەکانی جۆدۆ لە چەند کێشێک پێک دێت و 15 مێدالیای ئاڵتونی لەسەرە. پێنتاسلۆنی نوێ ئەم ڕکابەرێ لە 5 وەرزشی جیاواز پێک دێت کە لەسەر ئاستی کوڕان و کچانە و 2 مێدالیای ئاڵتونیشی لەسەرە. سەوڵ لێدان ڕکابەریەکە لە 14 پێشبڕکەی جیاواز پێک دێ کە 14 مێدالیای ئاڵتونی لەسەر دەبرێتەوە. ڕەگبی 7 ئەم ڕکابەرێ لەسەر ئاستی تیپی کوڕان و کچان دەکرێت و 2 مێدالیای ئاڵتونیشی لەسەرە. جۆرێکی دیکەی وەرزش لە ئۆلۆمپیاد بەلەمی چارۆکەدارە لە 10 پێشبڕکەی جیاواز پێک دێت و ئەویش 10 مێدالیای ئاڵتونی لەسەر دەبرێتەوە. ئەنجا نیشانەشکاندن هەیە ئەم ڕکابەرێ لە چەند پێشبڕکەیەکی جیاواز پێک دێت لە کوڕان و کچان و تیپ و 15 مێدالیای ئاڵتونیشی لەسەر دەبرێتەوە. وەرزشێکی دیکە نمایشی سەرشەپۆلی دەریایە لە 2 پێشبڕکەی جیاواز پێک هاتۆ و لە دووری 16,000 کیلۆمەتر لە پاریس دەکرێت و 2 مێدالیای ئاڵتونی لەسەرە.
سەرکەوتن بەسەر بەرزایەکان ئەم ڕکابەرێ بۆ جاری دووەمە لە ئۆلمپیات بەشدارە و 2 مێدالیای ئاڵتوونی لەسەرە. ئەمانە وەرزشی نوێن کە لە ئۆلمپیاتەکانە دێنە ناوەوە. سکەیت بۆردین بۆ جاری دووەمە ئەمیش لە ئۆلمپیات بەشدارە و 4 مێدالیای ئاڵتوونیشی لەسەر دەبرێتەوە. ئەو وڵاتانەی کەم وەرزشیان کردووە هەلی سەرکەوتنیان زیاترە. تێنسی سەرمێز لە 5 پێشبڕکێی جیاواز پێک هاتووە و 5 مەدالیای ئاڵتوونیشی لەسەر دەبرێتەوە. وەرزشێکی دیکە تایکواندۆیە ڕکابەرەکانی ئەم پێشبڕکێ لە 8 کێشی جیاواز پێک هاتووە لە کوڕان و کچان و 8 مەدالیای ئاڵتوونی لەسەر دەبرێتەوە. تێنسی سەر زەوی ڕکابەرەکانی تێنس لە 5 پێشبڕکێی جیاواز پێک هاتووە و 5 مەدالیای ئاڵتوونی لەسەرە. تریاسلۆن ئەم پێشبڕکێش لە مەلە و پاسکیل سواری و ڕاکردن پێک هاتووە بۆ کوڕان و کچان و 3 مەدالیای لەسەردانراوە ئاڵتوون. بالا ڕکابەرەکانی بالا لە ڕکابەری بالای ناوهۆڵ و کەنار دەریا پێک هاتووە و 4 مەدالیای ئاڵتوونی لەسەرە. قورسایی لە ڕکابەرەکانی بەرزکردنەوەی قورسایی لە 10 کێش پێک هاتووە و 10 مەدالیای ئاڵتوونی بۆ دانراوە جگە لە مەدالیای دووەمی و سێمی. زۆرانبازیش ئەم ڕکابەرە پێک هاتووە لە زۆرانبازی سەربەستی کوڕان و کچان و زۆرانبازی ڕۆمانی کوڕان و بەگشتی 8 مەدالیای ئاڵتوونی لەسەرە. پشوویەکی کورد وەرەگرین دواتر دەگەڕێنەوە بۆ لاتەن.